وعليكم السلام ورحمة الله وبركاته. والله مامۆستا وەکو پێشمەرگەیەک پەیوەندیم پێێتەوە کرد ئەگەر بتوانی بە چاڕوونیەکمان دێتەوەنی زانیاری تێ لەلای ئینشاءڵڵا. وەڵی زۆرێک لەو مامۆسانی کەوا پێشمەرگە کافرەکەن تەنها بەڵگەکەیان ئەوەیە دەقی ئاەتەکە إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين. باشە مامۆستا ئەمە چی بەڵگەیەکی دەقیقە لەسەر پێشمەکە خۆ پێشمەکە مسلمانە جوندیەکانی فرعون هەمووی کافر و شوێنکەوتەی کەسێ بوون کە فرعون کەیوت من نعوذ بالله أنا ربكم الأعلى دەی من خوای خۆ پێشمەرگە ئیماندارن نوێژەکە چی پەیوەندی بوانەوە زۆر ئاگام یانی لە پەیجەکانە زۆر هێرشەکرێت لەسەر پێشمەرگە کۆمەڵی مامۆستا لەو بارەیەوە قساکات ئەگە بە چاوەڕێیەکمان دێت لەسەر تەفسیری ئەو ئاەتە. برای خۆم ئێستا تۆ دڵت بە خۆت دەسووتێت بە تۆ دەڵێن کافر بە من دەڵێن کافر برای من خۆم پێشمەرگەم بە من دەڵێن کافر جا تۆ خەوی برای گیان زۆرینەی مامۆستایانی ئاینی ئەم وڵاتە بە کافر دەزانن زۆرینەی بە کافری دەزانن. جارێکیان من لەگەڵ هەندێک لەو تونندڕەوە تەکفیریە مێشک قوفڵانە دانیشتم قەدەری خوای گەورە لە تورکیا نەک لێرە وەڵا وتم نوێژیان نەکرد نوێژی عیشا بە جەماعەت نەیان کرد لە ناو مزگەوتیش بوون من کردم ئەوانیان کرد بۆ نوێژتان نەکرد وتی آخر کافرە وتم دەیناسن دەزانن ئەو ئیمامە چیە فعلا کوفری هەیە چییە تی ناوەڵڵا خۆ نازانین چییە ناویشی نازانین قەت شنێمان بینیەوە بەڵام هەموو ئیمامەکان هەمویان کافرن. وتم بۆ کافرن وتیان آخر چونکە ئوردۆغان بە کافر نازانن مادام ئوردۆغان بە کافر نازانن کەواتە هەمویان کافرن. وتم لا حول ولا قوة إلا بالله. ئەی باش ئەو مامۆستاکانیش کافر بوون ئێستا دایک و باوکتان ئەو میلەتی تورکیا مسلمانە و بەڵام مامۆستاکانیان بە کافر نازانن ئیمام و خەتیبەکان وتیجا ئەوانیش هەمووی کافرە. وتم ئەی باوک و دایکتان وتی باوک و دایکمان کافرە. وتم نەچوون بۆ عومرە بۆ حاج وتیان بەرە وەڵا دایک و باوکمان چۆتە حەجیشیان کردو بەس کافرن تەواو. ئەمانە هی ئەوەنین ئەسڵەن گفتوگۆیان لەگەڵ بکرێ برای بەڕێزم ئێ دەکتم کە مۆزوعەکە گەیشتەوە تەواو کۆتایی پێات قسە لەگەڵ چی بکەم یعنی هەموو دار و بەرد کافرە بۆیە برا بەڕێزەکەم خەفەت بەوانەمە خۆن جویان بۆ مەگرن تێگەیشتی کەسانێکی لە دوو بابەت تێپەڕ ناکەنی یا بەکرێ گیراون سوێن بە ڕەب العالەمین یا بەکرێ گیراون. داعش بە ئاشکرا نەمان بینی کاکە یعنی ترامپ بە ئاشکرا بە عەلەنی ڕاستە و خۆ وتی قاعیدەش و داعشیش ئۆباما و کلینتۆن دروستیان کردوون. بۆچی دروستیان دەکەن بۆی قڕ بکەنە سەر ئومەتی ئیسلامی. جا کەسانێکیان بەکرێ گیراون ئەوانەی فێڵبازەکانی سەرەوە گەنجە ساویلکە کەم عیلمە داماوەت کەم تەمەنەکانیشان ئەوانەش نەزان و خەڵەتێنراون. ئەم دوو سنفەیە یا بەکرێ گیرا و یا خەڵەتێنراو تێگەیشتی خەڵەتێنراوە و وا تەڵقین کراوە شەحن کراوە ئەو هەرچی مسلمان و وڵاتی مسلمان هەمووی کافرە. ئەی کوێ باشە بڕۆ لە فەڕەنسا دانیشە بڕۆ لە ئەڵمانیا دانیشە بڕۆ لە ئەوروپا دانیشە ئەوێ ئازادیە یعنی ئێرە دارالکوفرە نابێ لەی دانیشی بەڵام لەوێ دانیشە قەیناکە ئازادیە دەی پیاو بن مادام ئازادیە قسە بە ڕئیسی ئەو وڵاتە بکەن کە ئێوە تێیان باشکراوە بە فەیسبوک بڵێ من فڵانی کوڕی فڵانم و من تێکۆ شەرم و موحیدم وەکو خۆیان دەڵێن ئەوە ڕئیسی ئەم وڵاتە بەلامەوە کەسێکی خراپە و کافرە و زاڵم و بیڵێن بۆ ناڵێن بەڵام نابراکەم باوەشیشیان بۆ دەکەنەوە و خزمەتیشیان دەکەن قەڵەویشیان دەکەن وردە وردەش ئەو جارە هەر دەرفەتێک بێتەوە بەرەڵایان دەکەن دایانێرن بۆ کاولکردنی وڵاتی مسلمانان. بۆی جویان بۆ مەگرن براکەم ئەنجا ئاەتەکە خۆت جوان وتت برا شیر نەکەم ئینە فرعونە لە فرعون دەست پێدا ئەی فرعون چێ بوو فرعون دەوێت ئەنە ڕەبوکم الأعلى کەسەیە ئەمڕۆ یعنی لە سەرکردەی وڵاتە مسلمانەکان بڵێ من خوای ئێوەم و خوای گەورەی ئێوەم و ما علمت لكم من إله غيري جگە لە من هیچ خوایەکی تر نییە و برام وانییە نەگەیشتۆتە ئەو دەرەجەیە نەگەیشت ئەو دەرەجەیە بەخۆی بڵێ من مسلمانیم دەڵێ من مسلمانم اینجا ڕاز دەکە ڕاز نەکە بینی خۆی خوای خۆی دەڵێ من مسلمانم. ئێستا تۆ بڵێ ئەوە فرعونەکەیە و پێشمەرگەژەوە جوندیەکانی فرعونن هەمووی کافرن ئەمە نەزانین و نەفامیە کە هیچی تر نییە برای شیرینم جویان بۆ مەگرن و خەفەتیان لێ مەخۆن.